نشاء أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني very poor مرة صبي مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. بكرة الوعد بعده وبعد وأحلى مصفات. وإحنا بعد على الوعد في فلاشات، يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام خاتری منشکان بەڵێ خاتری منشکان لە ژوورەکە دەرناسی تەنها ئەوە نەبێ کە ڕازی بێشووی پێ بکەیت تێگەیشتیان نا جێر لێ بوو پێتم وت هاوسەرگیری لەگەڵ ناکەم دواتر من خوشکتم دەم دەیتە کەسێک کەسی ساڵە من گەورەترە چێتی ئەگەر 3 ساڵ گەورەتر بێ کەسێکی جوان و ڕێک و پێکە کچێ هەی گەمژە ئەوە میراتێکی هەیە بای 130 ملیۆنە هیچ براو خوشیشی نییە یانی هەمووی دەبێتە هی ئێران ئێمە بەوە هیلال ئەوە نابێ دواتر زاواج خۆ بە زۆر نییە. بەڵێ بە زۆرە ئەگەر سەعەت بوو بەزاوام هیچ نەبێت چەند ملیۆنێکم پێدەدا و منیش وتم هاوسەرگیری لەگەڵ ناکەم هاوسەرگیری ناکەم باشە تەواو تۆ ئێستا بڕۆ منیش دواتر ڕازی دەکەم. بزانم کۆتایی بچی دەبێت لەگەڵی هاوسەرگیری لەگەڵ ناکەم تکایە وتم هاوسەرگیری لەگەڵ ناکەم ئارام بەوە خۆ تووڕە مەکە هەموو شتێک بە تێگەیشتنە. یانی دەتانەوێ من بدەن بە سەعەت باشە نەدا نیشانتی دەدەم ئەوە چی دەکەیت؟ کۆ جەنتایەکە لەکوێ پێم بڵێ تۆ بۆ کوێ دەڕۆی کچێ نەکبەت تەواو گیانەکەم من دەچمە ماڵی پورم واز لەو جانتایە بێنە و گوێم لێ بگرە. هیلال تۆی خۆش دەوێ و بەرژەوەندی تۆی دەبێت ئەگەر هاوسەرگیری لەگەڵ سعد بکەیت خێرت زۆر دەبێت و ئەو میراتی 1-2 ملیۆن نییە بەڵکو 130 ملیۆنە ملیۆن. تۆ ئەی نەدای ناسک و خۆشەویست تەواو پێم بڵێ لەگەڵ هیلالی بۆ تەماح بەداخەوە بۆ تۆ نەدا باشە وەرە دانیشە باش تێکت پێ بڵێم دەی وەرە دانیشە چی دەوێت تۆ وەرە دانیشە. من دەمەوێ هەندێ بە مێشک بیر بکەیتەوە وە بزانی کە من و هیلال خۆشمان دەوێ و بەرژەوەندی تۆمان دەوێ. بەرژەوەندی منتان دەوێ دەمدەن بە سەعەت فەرموو گیانەکەم فەرموو بسمیللا بکە و ڕێک بڕۆ ژوورەوە. بسمیللا ماشاء الله بەخێر بیتەوە ئێستا ماڵەکە ڕووناک بوویەوە. ڕووناچی تۆیە گیانەکەم چی دەڵی بۆ ماڵەکەمان؟ ئەوە چێ سەعەت ماڵەکە زۆر جوانە. بێگومان وە بە تۆ جوانتریش دەبێت هەر زۆریش. چی دەڵێ ئینشاڵڵا لە گەشتەکە ئاسوودە بووی ها؟ مادام تۆی لەگەڵ می سەعەت بۆکوێ بڕۆم ئاسوودەم چاوەڕێ کەسێک بووی؟ فەرموو چێە؟ زاوای خۆشەویستم سوپاس بخوا کە سەلامەت گیانەکەم چۆنی؟ بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ باشی بیری تۆ کردبوو یاخوا زۆر سپاس دەکەم. سڵاو براکەم زۆر سپاس ماشەڵاتان لێبێ گەڕەکە کە تا ڕوونا کردەوە زاوە سوپاس بخوا کە سەلامەتن بۆ هەواڵێکتان نەدا تا لە فڕۆکەخانە پێشوازیمان لێتان کرد بە ئەوە ئەرچی سەرشانمانە تەمەنە درێژ بکە بەخوا ینی پێویستی بەوە نەدەکرد وتم کە بۆ ئەو کارە ئاسانانە بۆچی مانوتان ئەرچی سەرشانمانە ماشەڵڵا لەو بوو کە جوانە گیانەکەم ئینشاڵڵا دڵت خۆش بوو لە گەشتە زۆریش سعد کەسێکی زۆر باشە ئینشاڵڵا دڵتان خۆش دەبێ وا دیارەکە قەڵەویش بووی بادای بکە دەڵێم نەدا تۆ زەینەب بڕۆنە ژوورەوە ئێوە باسی گەشتەکەی خۆتان بکەن باشە دەی زەینەب جانەکەم هەرمەتیت بدەم و جانتاکانت لەگەڵ ڕێک بخەم. نامەوێ کاتی جانتانیە وەرە بۆ ئێرە زۆر قسەم هەیە لەگەڵت دابیشم. ئەرێ دەڵێم تۆ لە شوێ هەردیار زۆنی ئینشاڵڵا باشی خێرە من دڵخۆشم بەڕاستی لە خۆشیان دەفڕم باوەڕ ناکەم کە ئێمە بووینەتە ناسیاو خوا سەرکەوتوت بکە هیلال ئەوە شەڕەفە بۆ من ببم بە ناسیاوتان بەخوا دەمە درێژبی یا خۆساوە سعد بۆ بابەتێک تۆم دەوێت خێرە
خێر دەبێ ئینشاڵڵا وتم مادەم ئێمە بووینێت بە ناساوی یەکتری وە بووینە یەک خێزان وە خێر بۆ هەردووکمانە چی دەڵێ بچینە پرۆژەیەک بێکەوە کار بکەین بەخوا چیت پێ بڵم هیلا لە ڕاستیدا ینی من حەزم لەو جۆرە بابەتانە نییە بخوا نا تۆ نیگەران مەبە سەعەت من لێرەم خزمەکەت من توێژینەوەیەکم تەواو کرد لەسەر نووسنگەیەکی تایبەت ئەو پرۆژەیە 100% سەرکەوتووە وە دواتر تەواو بوو پرۆژەکە بۆ ئێمە دەبێت ئێستا من چیت پێ بڵم هیلا لە ڕاستیدا مەڵێ ئەوە کاغزەکانی پرۆژەکەیە باس بیان خوێنەوە و ئەگەر بە بیرۆکەکە ڕازی بووی بە یەکەوە دەڕۆین و زەویەکە دەبینین کە بۆ پرۆژەکە دانراوە نەدا نەدووی یاڵە جانەکەم با بڕۆین ئەو بوو کوزاوای زۆر مادوون با پشوو بدەن کوڕەیلە ئەو زاوایەتان لەکوێیە تۆ چیتە براکەم بۆچی پەلەتە کەمێکی تر دەگات دە کەمێک ئارام بۆ برام ئەی ئەوە نەبکە داوای ئەو بڕەمان کرد لەو زەویە کورە بڕی چی وا دەزانی ئەو زەویە دەوبەری دنیاە وە دواتر ئەو زەویە چارەگەن خێچەوە ناکات جانەکە با پێت بڵێم با کەمێک چاوبرسیبی بەڵام واشنا ئەها سیرکە ئەو تەگەیشت سپاس بۆخوا گەیشت بەخێر بێ ساعت خوای جان ڕازی بێ بەخێر بێ سلام علیکم عەلەیکوم السلام وەرەحمەت الله چۆنن باشن بابە یەکتان بناسێنم ئەوە سعدا ئەوەش عەبدولحەمیدە ئەخاوەنی زەوی شەرەفمان بووین زۆر سپاس تەمەند درێژ بن باشە کوورە هیلال ئەو زەویە نە هیچی هەیە نە باڵاخانە و شتێکی وا دەبینم شوێنێکی چۆڵە باشە ئێرە بۆ چی ئەو هەیە نا بە پێسەوانەوە سعد ئەو زەوێ دەزانی پاش 500 چی لێدێ گەورە دەبێ هەمووی دەبێتە باڵەخانە و بازار و کۆمەڵێکشی تر دەبەخسەم بکە تەواو ئیتر زەویەکەتان بینی بڕۆین ڕێکەوتنان بەکە واژوو بکەین و ناوی خوای لێ بینین نا من ئەمڕۆ ناتوانم بە هیچ شێوەیەک ئەمڕۆ چاو پێکەوتنم هەیە لەگەڵ پارێزەر تا وەکو بابەتی میراتەکە یەک لای بێتەوە یانێ چی ئەو زەویە بکەینە سەر ناوی تۆ یان چی بەڵێ تەواو ئێمە کڕیمان نۆشی گیانت بێ ئەو چات پێ چۆن بوو زۆر سپاس زۆریش خۆشە قوربانی بم من بۆتم ئامادە کردووە ئەو دەستانت خۆش بن ئێستا ئەودی گیانەکەم دەتوانم داوایکی بچووکرد لێ بکەم بەسەر هەردوو چاوم تۆ فەرمان دەکەی من چەند زەینەبم هەیە چاوانت سەلامت بن گیانەکەم بەڵێ من دەمەوێ ئۆتۆمبیلەکەم بگۆڕم ئۆتۆمبیلەکەم کۆن بووە دەتوانی ئۆتۆمبیلێکی نوێم بۆ بکڕی هەرەوەندا ئۆتۆمبیل داوای هیچت نەکرد و گیانەکەم بەیانی من و تۆ دەچینە کۆمپانیا و ئۆتۆمبیلی دەتەوێ بیکڕە و بیهێنەوە بەڕاستی بڵێ خوا لە تۆم بێ بەش نەکە ئامین هو لە تۆش بێ بەشم نەکە ئیچایەکەت بخۆ باشە گەرمە بسمیلە گیانەکەم بسمیلە لەسەر خۆ ماشەڵڵا ئەو کچە ڕێک بە برای خۆی چووە با پێت نەڵێم تۆ دەبێت باشترین و گراتری ئۆتۆمبیل هەڵبژێری و یەکسەر دەیخێتە سەر ناوی خۆت بێگومان خەنی منت نەبێ براکەم کچێ زەینە بینیت ئەو هاوسەرگیریەت چەندە سوودی هەبوو بۆت و بەیانی باشترین ئۆتۆمبیلی خۆتت دەبێت ئەرێ دەڵێم ئاگادار بە من بەیانی دێم ئۆتۆمبیلە کۆنەکە دەبم باشە باشە بۆچی چی بۆچی سبەی تۆ دەچی ئۆتۆمبیلێکی نوێ دەکری ئۆتۆمبیلە کۆنەکەت فرێدە باشە دەی خۆشترین خواردن دەزانی بۆ لەبەرەوەی تۆ کردوتە قوربانی بم نۆشی گیانت بێ زۆر سپاس الحەمدولله دەی با من بڕۆم باشە بۆ کوێ دەڕۆی کەمێ بوەستە با خۆم بگۆڕم و لەگەڵت دێم بۆ شوێنێ گیانەکەم چی بۆ کوێ دێی سعود گیانەکەم چیتە ئەی ئەمڕۆ نەدەچین ئۆتۆمبیلی نوێ هەڵبژێرین ئۆ بەخوا بیرم نەبوو کێشەکەوەی ئەمڕۆ دەچم لەگەڵ هیلالی برات بۆ لای ئەو پارێزەرە تاوەکو بابەتی ئەو میراتە دەزانی چێت تەواو بێت بڵام بڵێم بێت تەواو بم دێم و دەچین ئۆتۆمبیل لەکڕین باشە ئەسایە گیانەکەم میرات گرنگترە ئاگاداری خۆت بە باشە ئەی خوایە خوا تۆم بۆ بهێڵێ باشە بسم الله الرحمن الرحیم یا الله بەناوی تۆ خوای گەورە کوڕە کاکە بسم الله الرحمن الرحیم چێ نامناسی نادناسم تۆ چێ کوڕە من مەریەمە مەریەم چێە من خوشکتم مەریەم خوشکەکەم مەریەم بەڵێ
چیتە تۆ شێت بووی دەبڕۆ بەلای کاری خۆتەوە بۆستە تۆ وەرە سەیری ڕوخسارم بکە چی سەری ڕوخسارت بکەم ئاساییە یعنی چیتە تۆ باوەڕم پێ ناکەی نا. باشە ئێستا پێت دەڵێم ئەمە بەیاننامەی لەدایک بوونە بەیاننامەی لەدایک بوون باڵێ. هی چێ هی من ئەرێ بەخوا مەریەمی بەخیت باڵێ من دەزانم کە سەرت سوورماوە بەڵام خۆت دەرناخەی پێت دەڵێم تۆ پێویستە کە سەیری ڕوخسارم بکەی هەر پێویستی بە بەیان نامە نییە هەر کە سەیری ڕوخسارم دەکەی دەزانی کەوا من لە خێزانی بخیتم تۆ ڕاست دەکەی وایە چی بڵێم بخوا ئەو تۆ چیتە تۆ بەڕاستە ئەو قسەیە چێ کە دەیبیستم نا دڵنیام شتێک بە مێشکت کەوتووە ئەوە چێتە پێ بڵێ تۆ چیتە؟ پێت دەڵم دەرچووکە خوشکێتی من خۆم بەیان نامەکەم بینی دڵنیام ساختەیە ئارام بەوە هیلال دواتر بەیاننامەی لەدایک بوون محاڵە ساختە بێ ئەمە گاڵتەی تێدا نییە تۆ چی دڵی چۆن گاڵتەی تێدانە یانی هەموو پلانەکانی هیلا ڕۆی وایتر میراتەکەی دابەش دەکرێت و بەشی سەعەت دەبێتە نیوە سپاس بۆ خوا خوشی بۆ دەرچوو نەکبرا ئەگەرە نیوەکەی تریشی دەڕۆی ئای بەیانیت باش مەریەم گیانەکەم تۆ چیتە لەو ماڵە 24 کات ژمێر بەس خواردن ئەو دامەت بەس بۆ خواردن دروست کراوە تۆ بوەستە ئەتەوێ بە چاوم ببەی ئەڵێم ئەوە هیوایەتی منە لەو کاتەوەی مناڵ بووم هەتا دایکیشم خوا لێی خۆش بێ هەمان قسەی تۆیە کرد بەڵام چی بکەم هەموو شتێک وازی لێ بێنم بەس لە خواردن نەبێ دەی بم بورە پێم ناوەتی فەرموو دەوەرە دانیشە گیانەکەم ئەو خواردنەی تۆ خواردنی گۆشت و مریشکە تۆ چی دافرەت تۆ چیت بزانە چیت پێ دەڵێم گوێم لێ بگرە دووشت پێ دەڵێم ئەم ماڵە ماڵی منە گیانەکەم وە سیستەمی خواردن و خواردنەوە و دانیشتن بە مۆڵەتی منە و بە سیستەمی منە گوێت لێبوویان نا ئەگەر سیستەمەکەت بەدڵ بوو سەرچاوم بەدڵت نەبوو ماڵەکەم شوێنی تۆ نییە لە ڕاستیدا یەکەم شت جلەکەت زۆر جوانە دەبریسکێتەوە بە پارەی برام وە دووەمیش گیانەکەم کەمێک ئارام بەوە تووڕەیی هیچ لە تۆ نایەت تەنانەت ڕەنگی ڕوخساریشت دەگۆڕێ وە سێەم شت من ناوم مەریەم بخیتە یانی لەم ماڵە مافم هەیە هەر وەکو سعدی برام ئافرین مەریەم ئافرین بۆ تۆ ئێستا ڕووی ڕاستیت بە دەرکەوت یانی تۆ قەڕەشە لە براکەت سەعەت دەکەی کە ئەو ستەمی لێت کردووە لە میراتەکە وای خوایە ئەوە چییە چیتانە چی بووە بۆوە هاوار دەکات چی بووە ساودی گیانەکەم لە مەریەمی خۆشکە دووپرسە ئەو پێ دڵی کەسیە مەریەم چی بووە مەریەم چی بووە بوەستە گیانەکەم بوەستە تۆ شتێک ماڵێ کە من نەموت بێ دواتر پێم بڵێ تۆ چیت داوە لەو شێتە تۆ سەرەتا دانیشە ئەکسی ئەوە گیانی منە تۆ جارێ ئەمە بخۆ دەی بیخۆ نامەوێ دەڵێم بیخۆ دەی بیخۆ تۆ لەگەڵی دانیشە ساودی بەیەکەوە گۆشت و مریشک و نان بخۆن تەواو لاشە تێک چووە من ئێستا دەڕۆم ساودی بوەستە مەرۆ گیانەکەم مەرۆ سڵاو لەو نازدارە سڵاو لە نازدارەکەم گیان و دڵ و ڕۆحەکەم ڕۆحی من کسێ ڕۆحی من بۆ ئەوەندە جوانی تۆ دەی ئیتر چیت داوە لەو تووڕەیە زەینەب گیان ئەو مەریەمە بەستە زمانە بەخوا دڵیشی باشە و مەبەستی ئەوە نەبووە قەی ناکە باش گوێم لێ بگرە سعد من ئەو کاتەی شوم پێت کرد نەمزانی کە خوشکت هەیە وە لەگەڵ ئەوەش بێت و لەگەڵم لە هەمان ماڵدا بێت ناگیانەکەم ئەگەر ئەو خوشکە بمێنێتەوە من ئامادەم ڕۆم و ماڵی براکەم ئەو چ قسەیەکە زەینەب ناناتە من درێژبی لەسەر خۆبە دواتر چی وتوێتی ئەو زۆر لە لامان دەمێنێتەوە کە پارەکەم وەرگر پارەی ئەویش دەدەم و لێ دەدا دەڕوات دواتر ئەگەر لێرەش بێ ئەی خۆ چێتی ماڵەکە گەورەیە بەشی ئەویشی تێدایە چی بووە ئێ با بمێنێتەوە چی؟ گیانەکەم ئەو قسەیە بۆ من نەکەی ماڵەکە گەورەیە من و خوشکت مەحاڵە لە ژێر یەک سەقفدا بین سعد شێتم مەکە لێم بترسە ئەو خوشکت بۆیە من بخوا کسێ دانیشە بۆچی تۆ دەخوا نانانەخوانەکە دواتر تەواو تۆ ئارام بەوە
دەی تۆ خۆت بگۆڕە با بچین ئۆتۆمبیلەشی نوێ بکڕین باشە؟ ببوورە سعد من ئیتری شتێکم لە تۆ ناوێت تەواو دەی زیێنە دەی من دەبرم بۆ ئەو نازانە دەی دەتخوا هەڵسا دەی هەڵسە دەیدا هەڵسا باشە لە بەرخاتری تۆ هەڵدەستم ها بڕۆ خوارەوە چاوەڕم بکە من خۆم دەگۆڕم و دێم دەی باشە منیش دەچم ئەگالوشت دادەنیم و دادەنیشم دەی جانەکەم دەی ئای خۆیە دەی چاوەکە دەی جانەکەم سعد گورە تۆ چیتە؟ وا دەزانی کە ئەوەی ڕوودەدا من دڵخۆش دەکات؟ براکەم بە دوای زەویەکی هەرزاندا بگەڕێ زەویەکی تر بێ و هەرزان بێ بەڵێ واسمە هێنا با لەسەر هەمان پلانی خۆمان بین دەی کاری خۆت بکە تەواو بابە من بەیانی لەگە سەعددا دەنیشم و قسەی لەگەڵ دەکەم دای بای ئەوە چی بووە؟ بۆچی تووڕیت؟ کچێ چۆن تووڕە نەبم دوای ئەوەی کە دەرچوو ئەو خوشتی هەیە هەموو شتم لێ تێکچوو دواتر ئەوە دەبێ بچین زەویەکە وەرگین بەڵام تا ئێستا سەعد میراتی وەرنەگرتووە نازانم چۆن ئەو پارێ پەیدا بکەم باشە تۆ بۆچی ناچی قەرزێک لە بانک وەربگری بۆ پرۆژەکە دواتریش قیستەکان بدەوە دوای ئەوەی دەستان بەکار کرد بەڕاست تۆ بەڕاستی تا دەتەوێ من پارەی تێدا سەر بکەم من وتم لەگە سەعد نیوەی پارە دەدەم تاوەکو کە پارەکە کەم بکەمەوە بەڵام تا ئێستا دیارە لە پارەی سەعد هیچم دەست ناکەوێ دیارە تەنها قازازدا بەش دەکەیت ئەڵێم سعد بڵێ پێم بڵێ تۆ لەگەڵ ئەو ژنا دڵخۆشی لە ڕاستیدا من هەز ناکەم کە ئێوە هیچ بۆ یەک بکونجێن ئەوە چ قسەیەکە خوشکم خوا سەرکەوتوت بکات دواتر زەینە باشە خۆشی دەوێم و خۆشم دەوێت دواتر لەبیرت نەچێکە ئەو خوشکی هاوڕێکمە ئەڵێم کوڕە ئاگادار بە تخوا ئەو شتە کورت و پیسە ڕۆشتی خوشکەکەی ئەوت هێنا تۆ بۆ بە منت نەوت یەکێکم بۆ ئەهێنای شێوەی ڕێک وەکو خۆت ئەمە ئەوێ دزیت لێ بکە ئەوێ پارەکەت بدزێ من بۆ خۆتما منەزانم سلااو لە هاوسەرەکەم و لە گیانەکەم ماشەڵڵا تۆ هێشتا هەر دەخۆی و تێر نەبووی خواردن لە دوای خواردن لە دوای خواردن بەخوا دەترسم ڕۆژێ بتەقیتەوە من ناتەقمەوە خەمت نەبێ من ناتەقمەوە دواتر ئەوە پارەی برامە ئەیوانە براکەم ڕاستە بەڵام تۆ پێستەکەشت خوارد سەیریکە ساودی گیانەکەم بڕۆین بۆ ئەوی ئۆتۆمبیلی نوێ بکڕین ئەیگیان ئۆتۆمبیلی نوێ پێت دەڵێم سەعود نەکەی ئەوەی پێم وتی لەبیری بکەیت دەی گیانەکەم دەڵێم بەریەم تۆ لە هاتنەوەمان هیچت نابێت باڵێ مانگایەکی سوورە کراومەوێ مانگای سوورەوە کراو باڵێ گیانەکەم ئێستا دەت بەم سارێک دەکڕین ڕەنگەکەی ڕێک بەدڵی خۆت بێت ببینین بە چاوان خۆیان تووشی دڵنیام تۆ سعدی برامی قوربانت بم بیرتم دەکرد وەرە بۆ باوەشم بۆستە ئەوە چییە تۆ چی دەوێ ها چی دەوێ ئەوە چیتە کاکە کەمێکارم بۆ شیرین براکەت ساما بخیتت لە و ئێستا لە سوودان گەڕم دیارە باوەڕ ناکە دیارە تۆ باوەڕم پێ ناکە بیک ئەمەش بەیاننامەی لەدایک بوون واگەر باوەڕش بە بەیاننامە ناکەی وەرە سەیری ڕەنگم بکە بوەستە براکەم یانی تۆ برای ئەوەی ئەڵێ برای ئەوم لە باشی برای ئاوا زەینەب باوەڕ ناکەم بۆی کە ڕوودەدات ئەوە کارە سات شێشە کەوتۆتە سەرمان ئێوە هەستی پێ ناکەن دەزانن چ کارە ساتێکە من تێکەوتوم کوڕە کارە ساتێکە بۆ من دەرچووە ئای تۆ منت ڕازی نەکرد بۆ ئەوی مێردی پێکەم بۆ پارەکەی هاوسەرگیریم کرد لەگەڵی مژ دەبێ دەرچوو کە برایی هەیە لەگەڵیشم لە ماڵدا دەنیشێ لەبەرەوەی میراتی دەوێ ئەو خوشکەی بەس نەبوو 24 کات ژمێر کە شەڕمان بوو بەیەکەوە لەگەڵەوەش براکەی هاتۆتە سەرسەرم دەوێ لەگەڵ مندا بژی کارە سات بۆ چێ براکەم بۆ من دەرچووە کێشەکە ئارام بەوە گیانەکەم ئارام بەوە دواتر ئەوەی ڕۆیدا هەمووی 2 ڕۆژە و هەر کەسە و پارەی خۆی دەبا و ئیتر دەڕوە بزانەوە چ دەڵێ 2 ڕۆژە پرۆژەکەم بە هەوا دەبێ بە حسابی بکەم بۆستا 130 دابەشی 2 ببینە دەکاتە 65 و ئێمە سەیلی دەردەکەین نا هیچم بۆ نامێنێتەوە خوا لە ناوت ببا ساعد یانی تەواو پرۆژەکەی من تەواو کارە سات ئەیاوان خوا لێت خۆش بێ بابا بەرەکەتی ئاسمان و زەویت لێ بێ اللهم ئامین ئەرێ ئەڵێم سامح تۆ هیچ خوشک و برات هەیە
یعنی ئاوا بە تەنیای وەکو ئێمە؟ بەخوا دادەجا من بە تەنیام بەڵام ئەوەیە من زانکۆم تەواو کردووە وە لە ئێستا بە دوای کار دەگەڕێم و ئێستاش پرۆژەیەکم لە مێشکە باخوا مێشکی تۆ زۆر باشە مێشکم بە دوای بزنسێکەوەیە ئەو مێشکە بە خۆڕایی نییە باشە تۆ پێت نەوتم ناسەر نانا من نام سامحە و دەتوانێت پێم لە باوکی بەخیت باوکی بەخیت دەی باشە باوکی بەخیت باشە ینی دەمێ بە بپرسم دایکت زیندووە مردووە لەکوێیە بەخوا سالی ڕابردوو مرد خوا لێی خۆش بێ خوالێت خۆش بێژنی باوکم خوالێت خۆش بێ گۆرت فراوان بێ ڕۆحی شاد بێت سلام علیکم عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام السلام. سڵاو گیانەکەم وەرە دانیشە لەگەڵمان قاوەی خۆرەوە بەخێر بیتەوە گیانەکەم دانیشە قاوا خۆیتەوە دانیشە وای دابنێ ماڵی خۆتە بەڕاست بەڵێ یەکەم شت براکەم با پێت بڵێم ئەو ماڵە ماڵی منە و دووەم تۆ وەرە ژوورەکەم لە بەرەوەی بابەتێکی گرنگەیە دەگەتی بڵێم پێم وتی وەرە ژوورەکەم بابەتێکی گرنگ هەیە باش بڕۆ خوابت بارێتێ وەرە بزانە چی دەڵێم دیارە و ژنە حەزی بە ئێمە نیە لە ماڵەکەی بین دەوازی لێبێنە چیەڵێ بابیڵێ ئەو ماڵە ماڵی باوکمە بێگانەکان دەرەکەینە دەرەوە بۆ خواردنیژە لایەن باوکمانەوەی بڵێ بیخۆ براکەم بیخۆ دەڵێم دەرگاکە داخەم یاکراوە بێ باشە چێتە گیانەکەم بۆچی تۆ لەسەر خەزمان دادەنیشی ئەوە بۆچی ئەوە دەقیژێنی ئەوەش لەسکەکەت بیگرە دەی چیتە بڵێ بزانم تۆ چی دەبێت لەم گیانەکەم دە شتێک بڵێت خوا دڵم تەقی دە شتێک بڵێ یانی نازانی چیمە و چیم دەوێ ها یعنی چی بڵێم ئەوانە خوشک و برای منن یعنی چیا لێ بکەم بیان خەمە دەرەوە لەسەر شەقام ببێنەوە سعد دوو شەهەن ئیتر زیادی ناکەم ئەو ماڵە ماڵی منە بەخوا سعد ناتوانم ئاسوودەی خۆم وەرگرم لەو ماڵە دواتر باوکت چیەتی هەر ڕۆژە و برایەک لەوێ دەردەچێ وە خوشکێک لەوێوە تۆ چیت نەکا باوکت هەر ڕۆژە ژنێکی هێنا بێ وا تۆش نەکا وەکو باوکت بێ و بچی ژنێکی تر بێنی سعد پێت دەڵێم بڕۆ ئۆتێلیان بۆ بگرە لەگەڵیان بڕۆ نامەوێ بتبینم نا چۆن بیان بەمە هۆتێل چۆن شتی وا دەبێت ئەو ماڵی باوچیانە بە شیوانی شی تێدایە وەکو من تۆ تەنها ئارامەوە تخوا هەڵسە با بچین ئۆتۆمبیل بکڕیندای من لە بیرم نەکردووە ها باشە هەر کە باسی ئۆتۆمبیل دەکەین شتێک دەردەچێت یعنی تۆ بە بابەتی ئۆتۆمبیل بێدەنگم دەکەی کسێ دەی تۆ هەڵسا خێر چییە؟ بیکەوە براکەم بیکەوە میوانت هاتووە چی؟ بینیت تاوەکو لە ژووری نووسنیش ناتوانین ئاسوودە بین من ماندوو بووم ماندوو بووم سعد بڕۆ لای باشە دەڵێم دایخەم یاکراوە بێت دایخە باش زۆر بەخێر بێن لە ڕاستیدا گەورەتان کردین زۆر خۆشحاڵ بووین باشە ئەو باوکەم ڕەنگەکەی گۆڕیوە و ینی شتێکی تری بۆ هێناوین ینی ڕەنگێکی کراوە جوان ئەی ئێوە چۆنن؟ زۆر سپاس بگورێ گیان باشین سپاس بۆ خوای گەورە مادەم درێژی چیتێتە سەرێمە زۆر سپاس درێژی وەکو دارخورمایە خوا لێت خۆش بێ باوکە گیان خوا لێت خۆش بێ و بتبورێ بۆ خاتری گەورەی خۆی هیچ نەبێت بە یەکمانت بناسان باین بەڵام چی بڵێم دەبەستەیتر سعد ئۆ سپاس بۆخوا ئەوە نێمە بێکەوە کۆبوونەتەوە لێرە بەخوا من زۆر دڵخۆش بووم ها کە دەرچوو من خوشک و برام هەیە بە تایبەت ئەو کاکە سامەحە قوربانت بێ براکەت سیر کە بەڕێزەکەم هەروەکو ئەو قسەیە کە ئەمیرەی خوشکم وتی خوێن کۆمان دەکاتەوە براکەم دەبەستە واز لەو قسانە بێننی تر ئەوە براتە نەک بەڕۆبەر تۆ نەدوێت سعد ژنەکەت لەکوێیە؟ ئەمە زەینەبی خێزانمە سلام علیکم سەلام بەخێری دادەجان پێم بڵێ ئەمانە چێن پێت نەناساندم دەڵێم ئەوانە خواتە منە درێژ بکە هاوسەرەکەم ئەوە غەندورە ئەمەش ئەمیرەیە بەخێر بێن ئەو غەندورە و ئەمیرەیە چێن و لە ماڵەکەی مندا چی دەکەن پێم بڵێ خواتە من درێژت بکات زەینەب گیان ئەوانە خوشک و برامن خوشک و برات؟ بەڵێ
منیتر بەرگە ناگرم بێدەک نابم دیارە باوکی ئەوانە بیر بووە بێتامی کرد من دەبێ بڕۆمە لای و نیشانی بدەم بچیتێ لای چێ؟ باوکی بێگومان سەعەت تاوەکو خوشکەکەم تەلاق بدات چی چی چێوەتی براکەم من دەمەوێت زیا بمەوە نابراکەم تۆ بە هەڵە تێگەیشتی یانی ڕاستە من تووڕە بووم برا و خوشک و ئەوانەی بۆ دەرچووە بەڵام لە کۆتاییدا نامێ بگاتە ئاستی تەواق ئەو خۆی ئستاوانێکی نەکردووە کچی چۆ تاوانی نییە ملیۆنەکان ڕۆیی وە تۆش ماشەڵە چی دەکەی لای ئەو براکەم چێوتی من پارەم دەوێ براکەم واز لەکە لە ڕقی بێنە سعد پارەی خۆی لە میراتێکە وەردەگرێ وە دواتر ینی ئەو باشترین ژیانی بۆم داناوە منش دڵخۆشم لەگەڵی باشترین ژیانت شێر بێ من چی لەو ژیانە خۆشەی تۆ بکەم ئەوانە 200 مەتری چوارگۆشە بۆ من ناکەن دەڵێم لەکەیەوە دەنگ بەسەرمدا بەرز دەکەیتەوە باش گوێ بگرە ئەو دڵخۆشەکە خوشک و برای بۆ دەرچووە تۆ چیتە بۆچی تۆ پێت ناخۆشە هی کچێ خۆت لەبیر نەکەی تۆ لە ماڵەکەی من دانیشتۆی بڕۆ دەرەوە بڕۆ ماڵەکە دەی لە ماڵی براکەم دەرم دەکەی هیلال باشە بەسە نەدا دوورکەوە دای باشە هیلال بڕدای هیلال تۆ بەڕاستە خوشکت لە ماڵەوە دەردەکەی داری دەکەمەوە خوشک نییە من هەرکە دەیبینم زەرەری خۆم بیر دەکەوێتەوە باشە بێنە چۆنە؟ دەوازی لێ بێنە باشە دەی خۆیە گیان لێ خۆش بێ خۆیە گیان هەر لی گەڕێ ئەوە ئەرێ دەڵێم براکەم سعد بەڵێ ئەرێ دوانە کەوتوین دەیتر سعد بەسە ئێمەش کارمان هەیە با بڕۆین دەی دەی باشە تەواو ئێوە ئامادەن بەڵێ بەڵام تەنها پرسیارێکمەیە فەرموو ئێمە چۆن بە یەک ئۆتۆمبیل بڕۆین ڕاستە مەریەم ترێلەیەکی دەوێ ترێلە بچێ بە چاودا ئینشاءڵڵە کسێ مەریەم خوا سەرکەوتوت بکات بۆچی نزا لە براکەت دەکەیەوە برای بچووکتە سامەح من و تۆ و هەروەها غندور بەیەکەوە دەڕۆین و مەریەم و ئەمیرەش لەگەڵ زەینەب دەمن لە ئۆتۆمبیلەکەی ئەودا تۆ من لەگەڵی ڕۆم بەڵام بە مەرجێ مەرجی تۆ چییە؟ من شوفێری دەکەم چی؟ گیانەکەم بۆ خۆت بڕۆ من نامەوێت کەس ئۆتۆمبیلی من لێ بخوڕێ کام ئۆتۆمبیل نوێیەکە یان کۆنەکە ئای مەریەم ماڵت کاول نەبێ خوێنە چەند شیرینە سعد دەتەخوا هەڵسن دەی با بچینە لای پارێزەرەکە هەڵسن دەی ئای خێرا دەی با بڕۆین دەی وەک دەزانن باوکتان دەوڵەمەند بووە خوالی خۆش بێ خۆش بێ وە سامانەکەیمان مەزەندە کرد بە 130 میلیۆن ماشاءالله 130 میلیۆن بە یەک جار بەڵام کێشەیەکمان هەیە چییە؟ ناتوانن پارەکە وەرگن ناشتوانن مامەڵی پێوە بکەن بۆچی؟ لەبەر ئەوەی باوکتان قەرزاری بانک بوو بە بڕی 132 میلیۆن وای سەرم ئەوە چ قسەیەکە ها تێم گەێنن چی بووە؟ واتە ئەگەر بێت و پارەکەی نەدەن دەست بەسەر هەموو شتەکان دەگرێ سیر کە بەڕێزم دڵیام شتێکی هەڵە هەیە من هەموو کارم لە میسر بەجێ هێشتووە و هاتووم بۆ ئەوەی میراتی وەرگرم جەنابیشە دەڵێ هیچ نییە چۆن شتی وا دەبێ ئەمە هەموو بەڵگەنامەکان کە دەیسەلمێن باوکتان ئەو بڕا قەرزار بۆ لە بانک تۆ بۆسە دەمەوێت لە شتێک تێبگەمە تەنانەت ئەو ماڵی تێدا دەژین ئەویش بانگ دەستی بەسەردا دەگرێ بەداخەوە بەڵێ تەنها بە مەرجێک نەبێ ئەگەر توانیتان قەرزی بانک بدەنەوە سامانەکە بە ناوی ئێوە دەبێت باشە بەڵام ناتوان دەستکاری سامانەکەی بکەن تاوەکو قەرزەکەی هەموو نەدەنەوە یانی هەمووی ئەوەی هەشمان بوو لەسەری مادانە ئەوە تۆ بەڕاستی قسە دەکەی ئەو شێوانە پارەیان هەیە ئەرێ دەکەمێ گاران بۆ تووڕێی بۆ ئێمە باش نییە سعد کوڕە سعد دەتێم گەێنە و پێم بڵێ چییە؟ یانی ماڵەکەمان بانک دەستی بەسەردا دەگرێ باشە پێم بڵێ ئێمە ئاوا دەبین هەر ئاوا لە ناوەچین ها پێم بڵێ خێرا دڵم تەقی یاخوا بەخێر بێن ماڵەکەتان ڕووناکردە ڕووناکی ئێوەیە بەخوا نا لەلایەن ڕووناچی ڕووناکە ئەرە پێتان نەوتم دیارە زۆر دەمێننەوە مادەم میراتان نییە بۆچی هیچ کامێک لە ئێوە ناگەرێتەوە وڵاتەکەی خۆی و کاری خۆی بکات براکەم هیلال دەزانم کە ئێمە بارگرانین بەسەرتانەوە بەڵام هاوسەرەکەم خواتەمەنی درێژ بکات ئەو پێداگر بوو کە بین بووی ئێرە دواتر هەمووی 2 ڕۆژە بەخوا و ماڵێک دەگرین و دەڕۆین ئینشاءالله سعدیانەکەم وامەڵێ ئەو ماڵە ماڵی تۆیە و منیش وەکو ئەرکەم کە هاوسەرتم لەگەڵت دەوەستم وامەڵێ
خوا سەرکەوتوت بکە خوا سەرکەوت بەخوا دەرچوو کە ڕەسەنی براژن گیانەکەم باوەڕکە پێشتر من هیچ خۆشم نەدەویستی زۆر ڕقم لێت بوو بەڵام ئێستا نەزرم بەرامبەرت گۆڕاوە زۆر خۆشمەوەی وە منیش زۆرم خۆشویستی بەخوا منیش زۆر بارتانم گران کرد هەز دەکەم بکە لە خەرتوومم زاینەب وەرە بۆ شتێکارە پێێتە سعد جانە من دەڕۆم سیر دەکەم و دێمەوە بڕۆ جانەکە ئاسو دەبن ماڵی خۆتانە زۆر سپاس وەرە چیتە؟ سیرکە ئەوانە هیچ بەسەرمان تێناپەڕێ دواتر پێ دەڵێم ئەو پلانت چێ دایدەنەی نەکا باور بۆ قسانە بکەم کە ئێستا لە بەرامبەرم بۆ سعد کردت ئەی ئەو سعدە نییە کە دەدوت دەمرم و مردی پێ ناکەم تۆ ڕاست دەکەی بەڵام ئێستا گۆڕاوە سعد هاوسەرمە ئەو من هیچم لێی نەدیوە ئەو زۆر بەڕێزە ئەو تاوانینە لەوەی کە بەسەری دادێ وە بزانە براکە من ئەوم خۆش دێ خۆشەویستە چێرایدایە جاهێناوتە بۆ ماڵی من فەرمو بۆ خۆتان بڕۆن لە ئوتێل بژێن دای دەڵێم چی دەڵێ تۆ بە شەمیراتی من لە ماڵی باوکم پێ بدەی وە منیش دەچم ماڵێک بەکرێ دەگرم وە دەیان بەم لەگەڵم بژین بەڕاست هەر لەوەمان کەم بوو چی گوێم لێ نەبوو ناتۆشێت بووی بەخوا باش گوێم بۆ بگرێ کچێ من تۆمدا بە سەعد بۆی پارەم دەست بکەوێ لەو میراتە ناکە ئێستا تۆ بێداوای میراتم لێ بکەیت با دەرگاکە بکەم بۆ بزانم چێە سڵاو های برازەر مای گاد أنا وسعد على الوعد في فلاشة أعطي مثل وفي مثل نبي قناعات أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل نبي قناعات مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة